نشمیل خان پێمان بڵێ تا چەندە دڵخۆشیت بەوەی کە بە هەموو چین و توێژە جیاوازەکان لە شەقامی سالم لە ڕێگەی ئەم خۆپیشاندانەوە هەستی نیشتیمانی و ئینتیبای نیشتیمانی زیاتر دووپا دەکرێتەوە. سەرەتا زۆر سوپاسی کەناڵی کورسات دەستگای میدیای کورسات دەکەم بۆ ئەوەی کە شانبەشانی خۆپیشاندەران ئەم چەند ڕۆژەی خۆپیشاندان لە شاری سلێمانی لەگەڵمانە بووە و بۆ ئەو کەمپینەی کە ڕایان گەیاندووە بۆ هاوکاری خوشکبرایانمان لە ڕۆژئاوا. ڕاستەکەی دڵخۆشیەکە لە ڕووی ئەوەی کە ئەبینینەتەوە کە دیەگرتووە لە هەر چوار پارچەی کوردستان و لە دیاسپۆرا لە دەروی کوردستان ئەمە بەڕاستی خۆشحاڵیەکە کە وەسف ناکرێت لەبرەوەی ئێمە لێراکە کۆبووینەتەوە نەک هەر لێرە لە هەموو شارەکانی تری کوردستان تەنانەت لە دەرەوەی کوردستانیش لە وڵاتە ئەوروپیەکانیش یەکشت کۆمانەکاتەوە کە تەنها کوردبوونمانە. لەم سەردەمایە کە دنیا بووە پڕ بووە لە درێ ڕەنگاوڕان کە زلهێزەکان بە تەواوەتی مافی مرۆڤ بەکارهێنەوەکو کاڵاکی بازرگانی و بازرگانی پێوەکەن کە ڕێکخراوە نێودەوڵەتەکان هەموو بێدەنگن لە ئازدۆزی کووردا لە کاتێکە ئەوە ژنی کورد بوو کە با بڵێن سنگی خۆیان بەرگو لەو پشتیوانی لە هەموو مرۆڤایەتی کرد و هەموو دنیای ڕزگار کرد. ئێمە گەنج لە باشوور لە باکوور لە خۆپیشاندانەکانە پەیامی خۆمانەگەێنین لە ڕۆژهەڵات سنگی خۆمان ناوە بەگولەوە لە ڕۆژاواش بووین بە شەڕڤەن. ئێمە وەکو هونەرمەندان بەڕاستی ئێمە حەزەکەین لەو بۆ نەتەوەیەتیە بەشداربی لەبەروی هەڵوێستمانەوێ بەرامبەر کوردانی ڕۆژئاوا چکۆ لەوەش برای من هیچ فەرقێکیان نییە هیچ هەر چوار پارچەکە. وتنەوەی سرودە نیشتیمانیەکان لەم خۆپیشاندانەیە تا چەندەوە لە هەر تاکێکی کۆمەڵگەی کوردیە کات هەستی نیشتیمانی زیاتر و زیاتر بێت. خۆی ئەو سرودە نیشتیمانانە هەستی نەتەوایەتی زۆر زیاکە بەڵام بتێو نەتەوێ ئەم جەماوەرە زۆرەی کەیبینی لێرە یعنی بتێو نەتەوێ خۆڕسکانە بێەوەی کەس هیچی وتبێ بێەوەی کەسینی کردبێ خۆیان هاتوونەتە ناو شەقامەوە و سرودە نیشتیمانیەکان ئەڵێنەوە یعنی بتێو نەتەوێ بەڕای من هەستی نەتەوایەتی خۆشەویستی بۆ خاک و نیشتیمان لە خوێنی هەر تاکێکی کوردایە. هەر وەک تاکێکیکەی کورد ئێمە ژاتون پشتگیری بکەین لە ڕۆژئاوا و لە ڕۆژهەڵات چکە ئەوێش وەزعێوێش خراپە لەوانەیە بەجێستە لەوێ نەبین کە شەر بکەین یاخۆت بڵین لێ یارمەتیامین بەڵام لێرەوە مۆڕاڵێکی بەهێزیان بۆ ئەنێرین یان پشتگیریەکی گەوریان بۆ ئەنێرین بۆ ئەوێ. پۆشینی جلوبەرگەکانتان وەکو خێزانێک هەمیشە ئەوە ئەسەلمێنێت کە ئێمە لە ڕێگەی جلوبەرگەکانمانەوە شانازی بە کوردبوونی خۆمانەوەکەین. پەیامی ئێوە چیە لە ڕێگەی هەستی نیشتیمان پەروەری خۆتانەوە؟ وەڵای ئێمە هەموو ڕۆژێ دێین بە زۆر سوپاس بۆ خوا کە کوردیەکە ئێمە زۆر ئیسە پێ خۆشحاڵین کە کورد لە هەر چوار پارچەیەکە و ئێمە بەو ژیانەوە کە کورد بەیەکەوە بێ خۆشترە ژیانی کورد تازە لەوە دەرچوو ئەمە ئەو ڕەنگە و ئەمە ئەو ڕەنگە تازە کورد لەخوا بەزیابێ کورد یەک بابەتە و کورد هەر ئاواتەخوازین سەرکەوتوو بێ ئیشەڵا بە ئیزنی خوا براکانمان لە ڕۆژاوا هەر ساغ و سەلامەتە بن. خاتوونگیان بپرسم ئەمڕۆ چۆن بۆ بەشداریت کرد کە بیتە شەقامی سالم و لەم خۆپیشاندانەیە بەشداری بکەیت چی تۆی زیاتر هاننا؟ وڵا کوردایەتی و لەبەر ئەو خوشک و برا هەواڵانەمان کە لە ڕۆژاوا ئەجەنگەن. سەرەتا دەستخۆشی لە ئێوەکەم دواتر دەستخۆشی لە گەلەکەمەکەم بە تایبەتی لە لاوانی نیشتیمان پەروەر بەڕاستی ئەم ڕووداوانەی دوایی وانەیەکی پێوتین کە گەلی کورد لە یەکگرتوویە دەتوانێت داستانی مەزن بخۆڵقێنێ و ئەم ڕووداوانەی ئەم دواییانە وانەیەکی نوێتری پێداین کە بریتیە لەوەی گەلی کورد لە ڕووداوە دڵتەزیێنەکانە پێکەوەن بە یەکەوە ئازار دەچێژن و بە یەکەوە سەرکەوتن تۆمار دەکەن و داستانی مەزن دەخۆڵقێنن. چیت هەیە بۆ کەمپینەکەی دەستگای میدیایی کورسات کە هەمیشە هاوڵاتیانی خۆشەویست چین و توێژە جیاوازەکان پێیان ئەڵێت لە ڕێگەی ئەم کەمپینەوە هەرکەس لە توانای هەبوو بتوانێت بە بڕێکی کەمیش بێت هاوکاری کوردانی ڕۆژئاوا بکەن؟ دەستان خۆش بێ بۆ ئەم کەمپینەکە ڕاتانگەیانەوە هەر کەسێ بە گوێرەی توانای خۆی توانای یارمەتی بە پێش کەمپینەکەش خەڵک هەر توانای ئەوەی هەبوو یارمەتی خەڵک با چکو هەستی نەتەوایەتیە ئەمە بۆ کووردە.